منداڵان نەوەی داهاتووی ئەم کۆمەڵگەیان بۆیە کاتێک کە باسەکە دێتە سەر منداڵ ئەبێ بزانین چۆن پارێزگاریان لێ ئەەکەین و چۆن پەروەردەیەکی باشیانەکەین. لە ساڵی 1950ەوە ڕۆژێک دیاریکراوە بۆ ڕۆژی جیهانی منداڵان کە هەموو ساڵێک لە 1/6. بەڵام ڕۆژێکی دیکەشمان هەیە لە 2011 لە کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکاندا ئەم ڕۆژە دیاریکراوە وەکو ڕۆژی جیهانی منداڵان. بزین ئەم ڕۆژە چەند دیاری کراوە لەوانەیە تازە بێت بۆ هەمومان، بەڵام لە ساڵی 1970ەوە ئەم ڕۆژەش دیاری کراوە. ئێمە ئەمڕۆ لە منداڵپارێزی کوردستانین بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین، باسێک لەم ڕۆژە نوێژ بکەین کە بۆ گشتمان لەوانەیە تازە بێت. جا بزانین 2011 بۆچی دانراوە وەکو ڕۆژی جیهانی مناڵان بەجیا لە 1/6. من ئەمڕۆ ئەمەوێت زانیاری زیاتر لەسەر وەربگرم لەسەر ئەرک و مافەکانی مناڵان و کارکردنی مناڵانیش بە میوانداری زۆر بەڕێز خاتوو ناسکە ئیسماعیل وەکو بەڕێوەبەری پاراستنی بەرنامەکانی مناڵان. خاتوو ناسکە سڵاو لێ بێتەوە ئەم کاتەوە باش. سڵاو لە بەڕێزیش. خاتوو ناسکە دەیمامان بچۆکە 1/6 ڕۆژی جیهانی مناڵانە، بۆچی ئێستاڵەن 2011 دیسان ڕۆژی جیهانی مناڵانە؟ بەڵێ طبعاً 2011 ڕۆژی پەیماننامەی مافەکانی مناڵە کە لە 20 تشرینی دووەمی ساڵی 1970 ئەم پەیماننامەی لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوانەیە ئیمزاکرا و پەسەند کرا. طبعاً یەکێکە لە پەیماننامە زۆر بەربڵاوەکان لە مێژوودا. طبعاً 196 وڵات ئەم پەیماننامەیان ئیمزا کردووە کە هەموو ئەندامانی نەتەوە یەکگرتوەکانی تیا جگە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە واژۆی کرد بەڵام پەسەندی نەکردووە. عێراقیش یەکێکە لە وڵاتانی کە ئەم پەیماننامەی ئیمزا کردووە و پەسەندی کردووە. طبعاً بە هەرێمی کوردستانی شەوانێ لەم پەیماننامەیە هەموو مافەکانی مناڵی تیا دەستەبەرەکرێ لەگەڵ کە 4 بنەمای سەرەکیمان هەیە کە ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانیش لەسەر هەموو مافەکانی مناڵ و ئەم 4 بنەمایە کارەکەین. 4 بنەما کەژێکێک لە لەوانەی کە ئەبێ جیاکاریکردن نەبێەوە تا بەبێ جیاوازی لە ڕەن و دین و نەتەوە و ئاین هەموو مناڵێک ئەبێ کاری بۆ بکرێت، مافەکانی پارێزرێت. هەروەها بەرژەوەندی باڵای مناڵ لە هەموو کاتێکە ئەبێ ڕەچاوی بەرژەوەندی باڵای مناڵ بکرێت. هەروەها گەشە سەندن و مافی و ژیان و مانەوەی هەیە مناڵ ئەبێت مناڵ هەموو کاتێک ژیان و گەشە سەندنی بۆ دەستە بەرکرێت. بەشداری پێکردنی مناڵ ئەبێ گوێ لە مناڵ بگیرێ ڕاکانی خۆیان دەرببڕن. زۆر باشە. ئەم 4 خاڵی کە بەڕێزە باسی کرد تا چەند بۆ مناڵان دەستە بەرکراوە ئەم 4 خاڵە وەکو مافێکە بۆ مناڵان، تا چەند هەموو مناڵێک لە ئێستا دەستەبەری ئەم 4 خاڵەیە لە مافەکانی؟ وڵات من ناتوانم بڵێم بەداخەوە ناتوانین بڵین دەستە بەرکراوە لەبەری خۆتەزانی زڕۆفی عێراق و بە هەرێمی کوردستانی شەوانێ هەموو کاتێ ئەو نالەبارە یا ئەو تا شەڕی ناوخۆ ئەبێت یاوە تا ئاوارە و بوون ئەبێت یا کێشەی اقتصادمان هەیە لە وڵاتەکە لەبەرەوە بەڕاستی ئەمانە هەمووی تەئسیری هەیە لەسەر ئەوەی کە ناتوانرێت بە تەواوەتی دەستەبەری مافەکانی مناڵ کرێت. بەڵام خۆشبەختانە ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان بەڕاستی لەسەر هەر 4 بنەماکان چون و خاڵی مافەکانی مناڵ ئێمە کارەکانمان ڕێخستووە لە هەر 4 بەرنامەکەمانە ڕەنیاوەتەوانێ. زۆر باشە. ئێمە هەمیشە باس لە کارکردنی مناڵانەکەین لەوەی کە بۆ مناڵ نابێت کار بکات لە دەرەوە، لەبێ مناڵەوەی لەسەرەکە بخوێنێت، لەسەرێتی لەوەی کە بخێو بکرێت و هەموو ئەو شتانەی کە پێویستی بۆی دەستەبەر بکرێت. وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان تا چەند کارتان لەسەرەوە کردووە کە مناڵان کار نەکەن؟ بەڵێ طبعاً ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لەوانی هەموو ئاشنا بن بەوەی کە لە 2007 بۆ 2008 ئێمە لیژنەی چاودێریکردن و پاراستنی مناڵی ئیشکەرمان هەیە. ئێمە توانیمانە لەسەر ئاستی هەرێم لەو پرۆژەیە کارمان کردووە. هەتا ساڵی 2013 ئێمە ئەو کاتە طبعاً مناڵان زیاتر مناڵانی خانەخۆی خۆمان بوو کاریانە کرد. ئێمە توانیمان بەپێی چەند ستاندەرێک ئەو کارانی کە کردمان لەگەڵیانە خستنەوە بەرخوێندنی مناڵەکان، پێدانی موچەیەک ماگانە بۆ خێزانانی کە باوکیان لە دەزاوە یان خێزانەکانیان زۆر و باوکیان کرێکارە. ئێمە توانیمان بڵێم تا حدێک ئێمە توانمان سنوورداری کەین ئیشکردن لە هەرێمی کوردستانە. بەڵام بەداخەوانێ بەهاتنی ئاوارەیەکی زۆر و پەنابەرێکی زۆر بۆ هەرێمی کوردستان دووبارە مناڵێکی زۆرمان بینیەوە لەسەر جادە و شوێنە گشتەکان و بازاڕە کارانە کرد. وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەموو کاتێ بە ئەرکی خۆمان مازانی سەر لە نوێ دیسانەوە مەسحی
واضحێکی کەمان کرد و توانیمان لیژنەی چاودێریکردن و پاراستنی مناڵی ئیشکە دروستکەینەوە. یەکەم جە تەوان لە سلەیمانی بە هەمانگی لەگەڵ قایمقامەتی شاری سلەیمانیە ئێمە پرۆژەکەمان بەڕێوە چوو. دواتر ئێستا لە ساڵی 2023ەوە ئێمە مزەکرەی تەفاهممان هەیە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئێمە کە کار لەسەر لیژنەی چاودێریکردن و پاراستنی مناڵ ئیشکەکەین کە لەگەڵ بەڕێوەبەراتێک گشتەکانی شارەکانە سێ توێژەری کۆمەڵایەتیمان لەگەڵایە لەگەڵ مفتیشێکی کار و دەستەبەری کۆمەڵایەتی 6 پۆلیسی نەوجەوانان مناڵپارێز خۆمان کە مینی پاسێک و شۆفێریشمان دابین کردووە کە بە شەو بە ڕۆژ لیژنەکانمان دەرچوونیان هەیە بۆ شوێنەکان هەروەها بۆ ئوتێلەکان مەیخانەکان بۆ طبعاً بە پێی قانون مناڵ ئەبێ لە خوار 15 بە هیچ جۆرێک کار نەکات بەڵام پێی قانونی عراقی ڕێگە پێدراو لە 15 بەرەو ژوور کار بکات بەڵام ئەبێ کارێک بێ مەترسیدار نەبێت نە لەسەر ڕەوشتی مناڵەکە بکەوێت نە لەسەر جەستەی مناڵەکە بێت ئەو کارانەی کە مەترسیدارە بۆ مناڵ کە ناوێ بیکە هەتاوەکو هەژدە ئەتوان بڵم بەرەو ژووریش ئەوەیە کە مەسەلەن مەیخانەکانە ئوتێلەکانە کە منداڵ لەوانەی لەو شوێنانە ئیستیغلال کرێ کافێکانە نابێکاری کارە قورس مەترسیدارەکان بەداخەوەکو تۆڕنەچیە فیتەریە کرێکاریە وەکو ئەبینین بەڕاستی چەند لەم ڕۆژانەیە مناڵێک لە بینایەکەوە کەوتە خوارەوانێک ئەمە بەڕاستی کارێکی قورس و مەترسیدارە و لێرەوە داواکارم لەو خاوەنکارانە کە بە هیچ جۆرێ مناڵی 15 بەرەو ژوور لەو کارە قورس و مەترسیدارانەیە بەکارنهێنن. زۆر باشە مناڵ لەو ڕۆژێک کە لە دایکە بێت کۆمەڵێک ئەرک و مافی هەیە ئەبێت ئەو ئەرک و مافانەی بپارێزرێت بەڵام بەداخەوە ئەبینین لەوەی کە ئەمە مناڵمانەیە مناڵی تازە لە دایک بووە کە تەمەنیانە جار لە 6 مانگ کەمتریشە بەڵکو زۆ بچووکتریش ئەبین لەو ترافیک لایتانەیە لە باوەشی ژنێکایە کە ئەمەشمان بیستۆ لێرە و لەوێ ئەڵەنە مناڵانە هەندێک جار ئەم خاتونانە خۆشیان نین بەڵکو ئەمانە بەکرێدراون کەواتەمە چەند باس لە ئەرک و مافەکانی مناڵەکەین ئەبێت سزایەکیش هەبێت بۆ گەورەکان کاتێک کە ئەمە بە ئازادانی ئەو مناڵە هەژمارەکرێت. بەڵێ طبعاً بەپێی قانون سزا هەیە بەڵام بەداخەوە ئێمە بەڕاستی وەکو ڕێخراوی مناڵپارێز توان لە ساڵی پارکە پێش ئەوەی پەرلەمانی کوردستان کۆتایی کاتەکەی بێت ئێمە هەوڵمان نام مەجموعەیە لە قانونەکان کە بتوانرێت تعدیلکرێت یاسای عراقی یاسای جوانی تایە بەڵام بەداخەوە و نتوانم بڵێم یاساکە خۆی زۆر باشە بەڵام جێی تەنفیزمان کەمن بەڵام ئەتوانین لە هەنێ بڕگایە بە پێویستی بە تعدیلکردنەوە هەیە یەکێ لەو بڕگان ئەوەیە کە ئێستا کە خێزانەکان ئیستیغلالی مناڵەکانیان نەکەن مەسەلەن ئەو بڕەپاری کە دانا وەکو خەرامە زۆر کەمە لانێ بۆ کاتی خۆی زۆر باش بووێ بەڵام لە ئێستاە لەبەرەوەی وەزعی مەعیشی جیاوازە ئەو بڕەپاری کە دانراوە بۆ خەرامەکە بەیەکی زۆر کەمە پێویستەکە هەوڵ بین ئەو غەرامەیە ئێمە حکومەت یعنی لە پەرلەمانەوە ئەم یاسایە ئەو غەرامەیە زیاد کرێ لەگەڵ لەسەر تاکەکان کاتێک ئەم غەرامەی زۆر بوو بە ملیۆنێک کە خێزانەکە داوایان کە ملیۆنێک غەرامە بە تأکید مناڵەکە ئیتر استیغلال ناکات چونکە بڕەپارەکەی زۆرە یاخود ئەو لە 6 مانگ تا ساڵێک وەلی ئەمرەکە ئەبێ سجن کرێت ئەگەر ئەمەش تەنفیز بکرێت تأکیدم خێزانەکان استیغلالی مناڵەکانیان ناکات. زۆر باشە جا هەمومان لە ترافیکەکانەوە وەستاوین کاتێک لەوەی کە مناڵێکە بینی خۆی مۆجیزێک و پەڕۆیەکێ جامەکەت بە پاکە کاتە هەمان هەستمانە بزۆر لەو کاتەیە پێمان خۆشە لەوەی کە هاوکاریان بکەین ئەو هاوکاریەکە ئێمە ئەیکەین زیان ئەگەێنین بۆ مناڵە یان بەڕاستی هاوکاریەکمان کردووە نا بە تەکید زیان ئەگەێنمە مناڵەکە چکە بەڕاستی هەموو کاتێمە وتومانە خۆزگە خەڵک کۆمەلگای ئێمە بەڕاستی پێویستی بە وشیارێکی زۆر هەیە ڕاستە ئێمە کۆمەلگایەکین زۆر عاتفین ینی بە چای بەزەیەوە سیرکەین بەڵام بەڕاستی مناڵ نابێت بە چاوی بەزەیەوە سیر بکەیت چکە بەڕاستیوانینەوەی دوا ڕۆژن نابێ فێری ئەوەیان بکەین کە خەڵک دەستیان بگرێ خەڵک پارەیان باتی و فێری سواڵیان کە بەڕاست ئەبێ ئێمە پشتی ئەوان بین سبینێ کە دوا ڕۆژێکی زۆر بەرەو پێشەوان هەبێ بۆیە لێرە بەڕاستی داواکارم لە هەموو کە هیچ خێرێک بە مناڵ نەکە بە چای بەزەیە و سەیری مناڵ نەکە چکە بەڕاستی ئەوانە نەوەی دوا ڕۆژن پێویستە ئەرکی ئێمەشە بیان پارێزین. زۆر باشە باس لە کارکردن کرد لەوەی کە تا تەمەنی 15 ساڵی مناڵ نابێت بە هیچ شێوەیەک کار بکات بەڵام زۆر کەسمان بینیوە بە تایبەتی لەوانەیە ئەمە زیاتر بۆ باوکەکان بێت ئەڵێ پێویست ناکات ناڵم زۆر بیان لەوانەیە ڕێژێکی زۆر کەم بێت ئەڵێ پێویست ناکات ناڵەکەم بخوێنێت بۆ ئەگەر خوێندی دوایی ئەبێت باچی با من لەگەڵ خۆماوی بەم فێری کارێکی بکەم ئایا ئەمانش سزایەکی هەیە یاخود ئەمەش ئەواگەنێت لەوەی کە تۆ مناڵەکەت نەخوێنێت بۆی کە تۆ فێری کارێکی بکەیت بۆ دوا ڕۆژی باشتر بێت؟ بەداخەوە بەڕاستی ڕاستە زۆرفی مەعیشی ئێستاوای هاتووە لەبەرەوەی تەعینات نییە خێزانەکان وای بینن کە کار بکە باشترە بەڵام لە هەموو کاتێکە خوێندن پێش بێ هەموو شتێکەوە دابنی چکە ئەمڕۆ لەوانەیە وەزعی اقتصادی وڵات خراپ بێ لەوانەیە
دوو ڕۆژی تر وەزعی وڵاتەکە باش بێ و تاعیناتێکی زۆر بکرێتەوانێ ئەو کات مناڵەکەی تۆ بێ بەش ئەبێت دیسانەوە بە هەمان ڕێگەی باوکەکەی ئەڕوات من لەگە ڕێزم ینی بۆ هەموو کرێکارێک چکە بەڕاستی ئەو بە عەرەقی ناوچوانی خۆی خێزانەکەی پەروەردەکە بەڵام ئەگەر ئەو باوکەش دەرفەتێکی بۆ بڕەخسایە بیخوێندایە تاکید لەوانەیە لە هەمومان شەهادەی بەرزتر بووایە و جێگەیەکی باشتری هەبوایە زۆر کات مەسەلەن ئەوانی خۆمان کە پێشمەرگەی کۆمبوون نەیانتوانیەوە بەڵێن مەکتەب تاوکەن زۆر جار زۆر بەتوانان زۆر زیرەکن بەڵام لەبەرەوەی خوێندنەکەی تەواو نەکردووە لەوانەیە لە پلەکان بێبەش بێت لەبەرەوە پێویستەکە بەڕاستی هەموو ئەوە مناڵەکانمان ینی هەتا خوێندن وەستا بێت هیچ کارێکی کەیان پێ نەکەین چکە خوێندنەکە هەر لە ڕووی معرفیەوانێ و هەم لە ڕووی مستەقبەلیشیانەوانێ بەرەو پێشەوەیانەبات زۆر باشە کارکردنی مناڵان لە دەرەوە بە تایبەتی بۆ کچان لەوانەیە چکە لە جیاواز لە کارکردنەکە لەوەی کە ئەرکێکی قورسە بۆ ئەوان هەندێک جار تووشی گێچەڵی سێکسیش ئەبنەوانە و کۆڕەخرای منداڵپارێزی کوردستان تا ئێستا ئەم جۆرە کەیسانەتان هاتووە بۆ لەوەی کە کچەکمانەیە لە دەرەوە کاری کردووە لە مناڵیەوە بەڵام بەداخەوە لەسەر شەقامەکان یاخود لە شوێنە گشتەکانە تووشی گێچەڵی سێکسیش بۆتەوە بڵێ من ناتوان بە کەیس بڵێم چکە هەنی پارێزیە نابێ باسی کرێ بەڵام بەعام فعلەن هەموو مناڵێک نەک هەر کەچ کوڕیش ئیستیغلال ئەکرێرە ڕووی جنسیەوانی ئەگەر زۆر لەسەر جادە بێ مناڵێکمان هەیە بە شەو درەنگ لەسەر جادەی بەڕاستی چەنها خەڵکی خراپ و نەفس زەمەیە لە وڵاتی ئێمەیە بەڕاستی لەوانی ئیستیغلال بکرێ و گێچەڵی سێکسی پێ بکرێ چ کچ بێ کوڕ بێ بەڕاستی من لێرە بە خێزانەکان ئەڵێم تووشی ئەو نەهامەتیە بێتەوانێ زۆر باشە ئەو وڵاتانەی کە زیاتر مناڵەکان تیا کارەکەن و وڵاتە هەژانشینەکانن بەڵام کاتێک کە مناڵەکان کار ئەکەن لەسەر شەقامەکان ئاسی ڕۆژیاری کۆمەلگاکە تا چەند دەور ئەبینێت لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم مناڵەیە ئەکا سۆجار ئەبینی لەوەی کە نەک هاوکاری ناکات مەڵکو و نوتیجێکیش بەرامبەر بۆ مناڵەکە زۆر جار ئەومان بینیوە هەمومان لە بەرچاوی خۆمان نبینیمان ترافیکلایتەکان بۆ ئەوەی کە سیارەکەی پیس نەبێتەوە دابەزیوە لەوەی کە ئازاری مناڵەکە شیاوە بەڕاستی وەکو وتمان پێشتر باسمان کرد یەک نابێ بە چای بەزێ و سیریان کەین هاوکاریان بین و دووش نابێت توندوتیژی بەرامبەر بە مناڵەکان بکەین ئێمە بەڕاستی وەکو وتم پاراستنی مناڵ بە تەنیا ئەرکی لایەنێک نییە بە تەنیا حکومە نییە یاخود ڕێکخراوێکی وەکو مناڵ پارێز و ڕێکخراوەکانی کە نییە پاراستنی مناڵ ئەرکی هەمومانە ئەبێ هەمومان بیپارێزین چکە وەکو وتم ئەوانەوەی دوا ڕۆژی ئێمن لەبەرەوەی ئەبێ هەموو ئەو کەسانی کە لەسەر جادە و ترافیکەکان شۆفێرەکان ئەبێ بە هەموو شێوەیەک پارێزگاری لە مناڵەکان بکەن توندوتیژیان بەرامبەر نەکەن وەکو وتمان بەڕاستی ئەو مناڵانی کە لەسەر ترافیکەکان ئەبێ خێزانەکان لێرە حەزەکەم لەم بەرەوەی گویان لێ بواە هەر نەک توندوتیژەکانیان کە بەرامبەرەکرێ دووکەڵی ئەو سیارانە ئەزین چەند تەسیری هەیە و خراپە کەش و هەوا بەڕاستی ئێمە پێشتر بەڕاستی ڤایرۆسێک ئەو بڵاو بۆ کۆرۆنا ناو هەمومانە ئەمە خطورێکی زۆر گەورەی هەبوو ئەگەر کە مناڵ لەسەر جادە بێ لەوانەیە یەکێک بێ لەوانەیە کە زیاتر ئاڕاز بێ بۆی کە زووتر ئەم ڤایرۆسە بگرێ لەبەرەوە بەڕاستی ئەبێت ئەم مناڵانە بە هەموو شێوەیەک پارێزگاریان لێ بکە ئێمە وەکو مناڵ پارێزی کوردستان بۆیە ئەم لیژنەیەمان دامەزراندەوە بۆ ئەوەی بەڕاستی بە هەموو شێوەیەک پارێزگاری لە مناڵان بکەین جا لەو لیژنەیە کە هەتانە لیژنەی ترتانەیە بۆ نەوە خوێندنگاکان بە تایبەتی بۆ مناڵان بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاریان کە زۆر بابەتەیە پێویستە بۆ مناڵان هەر لە مناڵیەوە بۆ ڕژێنرێت بۆ ئەوەی کە گەورە ئەبن ڕاستەخۆ بەرکەوتەیەکیان نەبێت و تووشی شۆک ببن پێویستە هەندێک بابەتەیە لە ناو قوتابخانەکانە لە ناو خوێندنگاکانە بخوێنرێت و ئەگەر وەکو وانەیەکیش نەبێت بتوانێت وەکو سیمینارێک مانگی جارێک یاخود تو مانگ جارێک ئەم بابەتانیان پێ بوترێتەوە بەڵێ ئێمە وەکو مناڵ پارێزی کوردستان هەموو کاتێ لە ناو قوتابخانەکانە هەڵمەتی هۆشیاریمان هەبووە ئەتوانم بڵێم لەناو هەموو کۆمەڵگا ئێمە هەڵمەتی هۆشیاریمان هەیە لەسەر هەموو بابەتەکانی پاراستنی مناڵ و لە هەموو کاتێکیش هەر شوێنێکیش با لە دەرگامان ئێمە هەر ئامادەین کە بچینە پێشەوە لە مناڵان بۆ دایک و باوکان بەتایکی بۆ دایک باوکانیش ئێمە هۆشیاریمان هەیە ئێمە کازیوەی سەرامان هەیە کازیوەی سەراش بەڕاستی ئەو مناڵانی کە لە ناو بازاڕان یعنی ئەوێ ئێمە ستافمان داناوە کە PSSیان پێڵێ پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتیمان هەیە لەبیا بۆ مناڵەکان هەروەها بۆ دایک و باوکەکانیش ئێمە بەڕاستی ئامادەین کە عنی بەڕاستی بێنە ئەوێ بۆی بتوانین پاڵپشتی دەرونی کۆمەڵایەتی بۆ ئەوانیشکەین و لەو سنتەرە ئێمە ئەمانەیەک بەشێک دابنین کە بەشێک بێت بۆ ڕاوێژکاری خێزان لەویایە یەکی شەش چالاکەکان زۆرن بۆ ڕۆژی جیهانی مناڵان لە هەموو شوێنەکان یادی مناڵان نەکرێتەوە لە 2011 هیچ لەو چالاکیانە بەڕێوە ئەچێت بۆ مناڵان وەکو ئەزانی لە 2011 ئەم ساڵ لە عێراقا سەرژمێریە نەمانتوانی بەڵێ ئێمە بەڕاستی بە تاما بووین لە وەکو مناڵ پارێزی کوردستان بەڵام لەبەر سەرژمێرەکە نەمانتوانی لە دوای چالاکەکەمان چۆتە 2012
بەڵێ زۆر باشە کاتە مناڵانتان لات نەکردەوە چۆن هەمیشە ئێوە هەوڵێکی زۆریان بۆ مناڵان لە پاراستنی مناڵان لە هەموو بۆنەوە چالاکیەکانایەتی تایبەتانەیە بۆ مناڵان ئەم جارش چالاکیەکانتان پێک دێت لە چی؟ کۆمەڵە چالاکیمان هەیە ڕستنی مناڵانی تایە گروپی هەڵپەرکێمان هەیە مجموعەی چالاکی جۆرە و جۆرە ئیشی دەستەکانە زۆر باشە وەکو مناڵپەرست تا چەند هەوڵتاندا کۆکراوی گروپی دەفمان هەیە لە گەنجانە بەڵێ زۆر مناڵمانەیە لەواجە ئارەزۆکانیان جیاواز بێت خواستەکانیان جیاواز بێت ئێوە لێرە شوێنە جیاوازەکانتان بۆ کردوونەتەوە بۆ ئەوەی کە هەر مناڵە خۆی بەهرەیەکی هەیە بێت لێرە بەهرەکەی خۆی بدۆزێتەوانە و زیاتر پەرەی پێبات ئێمە سنتەرەکانمان هەیە تەوانەوە لە بەرنامەکەی مژدەرەچێت بەرنامەی پەروەردەمان هەیە ئەو کازیوەکانی هەیە لەناو کازیوەکانە بەڵێ ئێمە گروپی بەشی جیاوازمان هەیە کە کاری تیاکرێت زۆر باشە ئەگەر شتێکە بێت لە کۆتایە پێت خۆش بێ ئاماژەی پێ بکەیت وەڵام من لە کۆتایڵێم بۆ هەموو دایکان و باوکان و هەموو کۆمەڵگاش پاراستنی مناڵەکوتم ئەرکی هەمووانە ئەبێ بە هەمومان پارێزگاری لە مناڵکەین با ئەمڕۆ بێتە ڕۆژێک بۆ ئەوەی کە بتوانین دەستەبەری مافەکانی مناڵان بکەین سەکانتان خۆشوی ئەوە هەمیشە جێدەستان دیار بۆ هەمیشە کاری چاکتان کردووە بۆ مناڵان هەمیشە هەوڵتان داوە مناڵان بپارێزن جگەلەوەی کە لەو لیژنانەی کە هاتانە لە کار و چالاکیەکان و لە بۆنە تایبەتەکاندا هەمیشە مناڵانتان لە یاد نەکردووە زۆر سپاس بۆ بەڕێزە خاتووناس کە زۆر سپاس بۆ کاتی کە بێنەوە بەخشی بەڵێ خۆشەویستان وەکو ئاماژەمان پێکرد مناڵان نەوەی داهاتووی ئەم کۆمەلگایان پاراستنیان و جوان پەروەردەکردنیان ئەرکی هەمومانە بۆی کا بتوانین کۆمەلگایەکی جوانمان هەبێت زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون